لا أنا ما بمێنێ قەینا دەست خۆش بێ ڕوو دەکەمە دەوڵەمەندەکان، ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە خاوەنی وجدانن، کە خاوەنی ڕەحم و بەزەین، ڕوو دەکەمە دکتۆرەکان، پێیان دەڵێم ئاگاتان لە نەخۆشەکان بێت، ئاگاتان لە فەقیرە نەخۆشەکان بێ، ئەوانەی کە بەڕاستی نەخۆشن. دوو جۆر نەخۆشیمان هەیە، نەخۆشێکمانەیە بەڕاستی نەخۆشە، نەخۆشێکشمانەیە نەخۆشی مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان دکتۆر ئیزنی داوە، دوای ڕەمەزان یەک عیبیتیان نییە، چونکە تەنها پارەکۆکردنەوەیە، هەیشە بەڕاستی نەخۆشە، پێویستی بە یارمەتی کۆمەکیە. جا دکتۆرە بەڕێزەکان، ئێوە کاتێککە نەخۆشێ دێ بۆ لاتان خاتریان بگرن، ڕێزیان بگرن، حورمەتیان بگرن. پارە هەموو شتێک نییە، ڕۆژێک دێت ئەم دنیایەت لێ تاریکە بێت. فەحسی زیادە بۆ خەڵک مەنووسن، نەخۆشە داماوە جاروە قەرزی کردو هاتۆ بۆ عیادەکەی تۆ، پیاو بە پیاوەتی بکە، فەحسی زیادە بۆ خەڵک مەنووسە، عیادەکەت بۆ هەرزان ناکەی بۆ فەقیر و هەژار و نەخۆشەکان. بۆیە پێیان دەڵێن بە دەوڵەمەندەکانیش ئەوانەی کە نەخۆشن یارمەتیان بدەن، پێویستیان بە یارمەتی ئێوەی ئەوانەی کە بەڕاستی نەخۆشن، نەک نەخۆشی مانگی ڕەمەزان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێت، لە صحیح مسلمدا هاتووە، ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە خوای گەورە و میهرەبان محاسبەی نەفەرێک دەکات، دەفەرمێت فڵان کەس من نەخۆش بووم بۆ سەردانیت نەکردم. ئەویش دەفەرمێ خوای گیان تۆ ڕەب العالەمینی پەروەردگاری هەموو عالەمی، چۆن نەخۆش دەکەوی هەتا من سەردانی تۆ بکەم؟ تۆ بێکەم و کوڕیت بێعەیبیت، تۆ کەی نەخۆش ئەکەوی هەتا من سەردانی تۆ بکەم؟ خوای گەورە دەفەرمێ ئەی عەبدەکەی من فڵان کەس نەخۆش کەوت، زانیت سەردانیت بۆ نەکرد. ئەی نازانی ئەگەر سەردانی ئەو نەخۆشت بکردایە منت لای ئەو نەخۆشە دەبینی، واتە من ڕێزی حورمەتێ زۆرم لە تۆ دەگرت. خوای گەورە لە قیامەتە محاسبەمان دەکات لەسەر ئەوەی کە سەردانی نەخۆشێکمان نەکردووە. دڵنیا بە دکتۆری بەڕێز لە ڕۆژی قیامەتە لەسەر فەحس بە فەحس، لەسەر نەخۆش بە نەخۆش محاسبە دەکری، سوێن بە خوای ئەرز و ئاسمان. جا قڕ بەسەرت ئەگەر فەحسێکی زیادە نووسی بێ، قڕ بەسەرت ئەگەر تاقیکردنەوە لەسەر خەڵکی کردە بێ دەرمانی خراپت دابێ پێی، قڕ بەسەرت ئەگەر لەبەر خاتری کۆمپانیایە زوڵم و غەدر لە خەڵک کرد بێت، شتی زیاتر بۆ نووسی بێ، کێ زیاتر بفرۆشێ، ئەوە زیاتر سەفەر و سیاحەتی مسۆگەرە. ئەگەر ئەمانەت کرد بێ ڕۆژێ دێت دنیات لەبەر چاو تاریک دەبێ، قیامەتی خۆشت تاریک دەکەی. دەوڵەمەندەکانیش ئێوەش بە هەمان شێوە، پارەتان هەیە بەس بکوڕزێنەوە، نەخۆشە یارمەتیان بدەن بە زەکات، بە خێر و بە سەدەقە. دەتوانن نەخۆشەکان لە خۆتان بگرن، یارمەتیان بدەن، بۆیە ڕۆژێک دێت خوای پەروەردگار محاسبەت دەکا لەسەر ئەوەی کە سەردانی نەخۆشێکت نەکردووە. ئەی ئەگەر فەحسێ زیادە بۆ نەخۆشێ نووسی بێ، ئەی ئەگەر پارەت هەبوو بێ نەخۆشێک هات بێتە ماڵەکەت توانیتە یارمەتی بدەی، یارمەتیت نەداوە، بێگومان محاسبە دەکرێت ڕۆژی قیامەتە. بۆیە بەخوا فەقیرێکی زۆر هەیە، نەخۆشێکی زۆر هەیە، فەقیر و هەژارە. سوێن بەخوا نەخۆش هەیە، پارەی بوو بووی دەسەکا بەگریان، چونکە خەڵکی یارمەتی نادا. بۆیە ئاگاتان لە نەخۆشەکان بێت، یارمەتیان بدەن بە پشتیوانی خوای پەروەردگار. ڕوو دەکەمە دەوڵەمەندەکان، خاوەن ویژدانەکان، دکتۆرەکان، دەڵێم ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێن، ئاگاتان لەو فەقیر و هەژارانە بێت کە دێن بۆ لاتان. ئەوانە ناڵم کە سوالکردن، سوالکەر زەکاتی پێ ناشێ، سوالکەر فەقیر نییە، زەکات بە سوالکەر نەدەن، زەکات بە کەسێک نەدەن کە نایناسن ئەڵێ من نەخۆشم نەخۆشیش نییە، ئەبێ بیناسیت، تەئکید بی لەوەی کە نەخۆش و ڕاست دەکات، تەئکید بی لەوەی کە فەقیر و هەژارە، یارمەتی ئەو فەقیر و هەژارانە بدەن کە بەڕاستی فەقیر و هەژارن. لە حەدیثێکی صحیح مسلمدا هاتووە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە عەبدێکی خۆی دەوەستێنێ، پێی دەفەرمێ ئەی عەبدەکەم فڵان کەس
من لە دنیادا داوای خواردنم لێ کردی بۆچی خواردنت پێ نەدام من داوای خواردنم لێ کردی ئەوش دەڵێت خوای پەروەردگار تۆ پەروەردگاری هەموو عالەمی چ پێویستیەکەت بە خواردنە کەی داوای خواردنت لە من کردووە حتا من بە تۆی نەدەم خوای گەورە دەفەرمی ئەی فڵان کەسی عەبدی من هات بۆ لای تۆ داوای یارمەتی لێ کردی کۆمەکی لێ کردی توانیت بۆ یارمەتیت نەدا لێرە خاڵێکی پێشەوەی بچینە سەر ئەم مەسەلە باسی کەم لەوانەیە هەندێک نەخۆش یا هەندێک فەقیر گلەی بکەن بۆ بانگەوازمان بۆ ناکات جومعان سوێن بەخوا هەموو هەفتەیەک لە دوای ڕەمەزانیش 3 نەفەر 4 نەفەر دەڵێ بانگەوازم بۆ بکە من چی بکەم ناکرێ من هەموو جومعەیە بانگەواز بکەم ناکرێ بەخوا سوێن بەخوا جومعان یە 3-4 نەفەر پێم نەڵێ ئەم 12 مانگە ناتوانم و مەمنوعیشە و ناشتوانم هەموو جومعەیە بۆ 10 نەفەر بانگەواز بکەم دوایی 1000 بختیانە بۆکەن بەخوا خۆشی شەریکە بۆیە ئەو دەرگایم داخستووە چونکە دانەودوان و 100 نییە دوایی نەڵێن خۆی شتێک ئەڵێ و تەطبیقی ناکە ئەگەر مانگی 2 مانگ 3 مانگ جارێ دانەیەک وایە بەسەر چاو بەڵام ناتوانم هەموو هەفتەیە بانگەواز بۆ 10 نەفەر 15 نەفەر بکەم بەخوا هەفتەی وایە 10 نەفەر پێمی تۆ نەخۆشە قەرزارە نازانم چییە ناتوانم بەخوا بۆیە ئەو مەسەلە جیاوازە ئاگادار بن خەڵکی زۆر ڕوومان لێ نییە بەخوا ئەگە پێم بکرای حەز مەگەر هەموو نەفەرێک دەفتەرێکمدا پێایە بەس پێم ناکرێ و ناشتوانم بانگەواز بکەم چونکە دەرگاکە بکەمەوە ئەبێ ڕاکەم بەڕاستی خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی من داوای یارمەتی لێ کردی داوای کۆمەکی لێ کردی یارمەتیت نەدا داوای خواردنی لێ کردی خواردنت پێ نەدا ئەگەر خواردنت بە عەبدەکەی من بدایە ئەوە ئەمڕۆ پاداشتەکەی لای من ئەتبینی بۆیە فەقیر و هەژار هەیە خەڵکی فەقیر و هەژارەیە لەو خۆشتر نییە ئینسان بچێت یارمەتی فەقیر و هەژارێک بدا بەڵام بۆ خوا نەک ئەوەی کە بینیمە 2 کیلۆ خیاری داوە بە فەقیرەکە و ڕسمێکی لەگەڵا گرتووە تەبەقەی هێلکەی داوە پێی و ئاوەستا و ڕسمی لەگەڵا گری ئەمە حەیابردن ئەمە خێر و سەدەقە نییە بۆیە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ لە سەردەمی خۆیدا کە خەلیفە بوو ئەڕۆشتە ماڵێکەوە هەموو جارێک دەڕۆی بەیانیان کە نوێژی دەکرد دەچوو بۆ ئەو ماڵە ماوەیەکی پێ ئەچوو لەو ماڵە و دەهاتە دەرەوە ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ فەرمووی باشە ئەبوبەکری سیدیق ڕەزای خوای لێبێ بۆ هەموو ڕۆژێ دەچێتەوە ماڵەوە ئەبێ هۆکارێکە بێ خەلەلێکە شتێک هەیە نەکەوەی کە گومانی خراپی پێبەرێ بەڵام حەزی دەکرد بزانێ ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ چی ئیشێکی لە ماڵا هەیە ڕۆژت بۆ ماڵەکە بۆیە دکتۆری بەڕێز دەوڵەمەنی بەڕێز لوتبەرز مەبە هیچ کەسێک حەدی نییە بگاتە سەتایەکی ئیمامی عومەریش ڕەزای خوای لێبێ بۆیە مەڵێ من مهم شەهادەمەی 1000 شەهادەتە بێ ملیۆنە شەهادەتە بێ بە 1000 و بە ملیۆنی وەک تۆ بەقەد ئیمامی عومەر لە قیامەت شوێنی بەرز نییە لای خوا ڕێزی نییە بەخەت بە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێت بە هەمان شێوە ئیمامی عومەر چووە ژوورەوە چی دەبینێت ئافرەتێکی بەتەمەنی پیرێژن پەککەوتە لەسەر جێگا کەوتۆ توانای خۆ نییە بجوڵێتەوە توانای نییە بجوڵێتەوە چۆن دەڵی جەڵدە لێی داوە ئافرەتێک نابینا چاوی نییە بێکەس هیچ کەسێکیشی نییە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ نەیوت من عومەر کوڕی خەتابم فەرمووی ئەو پیاوە بۆچی دێ بۆ لای تۆ نەیوت ئیمامی ئەبوبەکریشە و خەلیفەی موسڵمانە ناوی نەیە بەس فەرمووی پیاوێ دێ بۆ لای تۆ هەموو ڕۆژێ ئەو پیاوە ئیشی چییە بۆ لای تۆ وتی وەڵای دێ بۆ لام خواردنم بۆ حازرەکە ناو ماڵەکەم بۆ گسکەدا پێداویستیەکانم بۆ جێبەجێکا و یەک قسەیشم لەگەڵا ناکە و ئەڕوات نازانم بەخوا ناوی چی خوالی ڕازی بێت ئەمە خێرە نەک حەیابردن وڵا دەوڵەمەنەکە ئەڵێ ئەگەر ڕسمم بۆ نەگری وەڵام من پارەت نادەمێ حاشاگە دەوڵەمەند شتی وایوت بێ دەوڵەمەندێک بڵێ بڕۆ حەیای فەقیرم بۆ بەرە من یارمەتی دەدەم هەر نامەوێ پارەم داتێ بۆ خوا بیکە با بۆ قیامەت پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ئێوە توانای هەیە هەندێشتی نهێنی بکات بۆ قیامەتی با بیکات بە نهێنی بۆ خوا بەینی خۆت و خوا بێت پێویست ناکە بچم
وێنە لەگەڵ فەقیر و هەژارە و ڕسمی دەرگاکەیان بگرم ڕسمی ئەو شتانیان بگرم پێویست ناکە خێرەکەی خوا پاداش خێر بداتەوە بۆ خوا بیکە بۆ خەڵک مەگە قیمەتی نییە بەخوا. ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ یارمەتی ئەم ئافرەتەیەدا بەردەوە. کاتێککە ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێبێ وەفاتی کرد، ئیمامی عومەریش ڕەزای خوای لێبێ وعدی دا ئەو پیشەی ئیمامی ئەبوو بەکر کردی ئەویش بەردەوام بێ لەسەری هەموو ڕۆژی ئەچوو بۆ ئەو ماڵە. ڕۆژی یەکەم کە چوو بۆ ماڵەکە بۆ لای ئەم پیرێژنە پەککەوتە نابینایە، چوو بۆ لای پیرێژنەکە. کاتێک کە خورمای بۆ پیرێژنەکە دانا، خورماکەی خوارد، وتی بێ زەحمەت هاوڕێکت مردووە؟ نازانی ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێبێ، نازانی خەلیفەی ئیماندارانە، وەکو هەنێک کەس نییە مەدحی بکەی بڵێ بە ڕۆژوشم. نا ئینسان ئیماندار وان نییە، ئینسان ئیماندار بە شانوباڵی خۆی هەڵنادا. فەرمووی برادەرەکەت مردووە، ئەو پیاوەی کە چەند ساڵە دێ بۆ لای من مردووە. وتی چۆن ئەزانی مردووە؟ وتی ئەزانم مردووە، نازانم ناوی چێ بەس مردووە. وتی چۆن بەڵگەت چییە؟ وتی ئەو کە خورماکەی ئەدا پێم ناوکەکەی دەرەکرد. تۆ بە ناوکەکەوەم دەیتێ، تۆ بە ناوکە خورماکەمە دەیتێ، کەواتە برادەرەکەت مردووە. ئەو کاتە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لەسەر ئەژنۆی دانیشت، فەرمووی ڕەحمەتی خوات لێبێ ئەبوو بەکری سدیق، والله هەموو خەڵکت ماندوو کردووە، کەس ناتوانێت منافەسەی تۆ بکات. ئەمە یارمەتی دانی خەڵکی فەقیر و هەژارە. ڕۆژێ دێ ڕۆژی قیامەتە خوا محاسبەت دەکات لەسەر فەقیر و هەژار، بەڵام ئەوەی کە فەقیرە نەک ئەوەی مانگی ڕەمەزان فێر بووە، فەقیری ڕاستەقینە یارمەتیان بدەن. ڕۆژێک دێت بە پشتیوانی خوا، ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە سەربەرز دەبی. بۆیە ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ، دکتۆرەکان، دەوڵەمەنەکان، دنیا هەر ئاوا ڕۆژن نابێ بۆتان سوێن بەخوا ڕۆژێک دێت لە ناو خامێکدا وەکو چکرێت لولتان دەکەن. بۆیە ئەوانتان لەبیر نەچێت. چاو لە ئیمامی ئەبوو بەکر و ئیمام عومەر کە ڕەزای خوای پەروەردگاریان بێ خزمەتی فەقیرکەن. دێتە لات فەقیرە یارمەتی بدە، دێتە لات فەقیرە ئەڵێ پارەم نییە بۆ عەمەلیات، ویژدان و پیاوەتیت کووە، ئەڵێ پارەت نییە بڕۆ خواحافیز، خوا نمونەت زۆر نەکا. ڕۆژێک دێت پاجی ئەو خواحافیزی ئەدەی سوێن بەخوا. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بیت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رودا كما دولة من دكان، رودا كما دكتورة بريزكان، دولة من بريزكان، رودا كما أو بريزانيك خاوني وجدانا، خاوني رحم بزين. آقاتان لي بباوك كان بيت، آقاتان لو كسان بي بباوكن هتيون بينازن، چونك بێباوکی دەردێکی گەورەیە، بە هەمان شێوە بێدایکی. ئەوان لە نازی باوک بێبەشن، نازیان بدەنێ، ئاگاتان لێیان بێت، خزمەتیان بکەن. ئەوانەی کە فەقیرن، ئەو هەتیوانەی ئەو بێباوکانەی کە فەقیر و هەژارن، دەستیان کورتە یارمەتیان بدەن. چونکە بێباوکی و بێدایکی ئازارێکی گەورەیە، ئەوان باوکیان لەدەست داوە. کاتێک کە ئینسان باوکی یا دایکی لەدەست ئەدا، ئەو کاتە ئەزانێ یعنی چی، ئەو کاتە تێگەی لە دەستدانی ئەو پیرە پیا و پیرەژنە چەنە گرنگە بۆ تۆ لە ژیانەدا بمایە. سوێن بەخوا ڕێزی دایک باوکتان بگرن، سوێن بەخوا ئائێستا بە من بڵێن کەشتیوان نییە، ئائێستا پێم بڵێن ئەوەندە 1000 کیلۆمەتر ببڕە بەس بۆ یەک دەقە باوکت ببینی سوێن بەخوای بڕم، بەس بۆی بڕم دەستی باچکەم یەک دەقە. بەڵام نییە تەواو ڕۆشت هەتا ماوە ڕێزیان نییە بگرن. ئەوان لە باوک بێبەش بوونە، باوکت مردووە ئەزانی ئازاری بێ باوکی چۆنە، خزمەتیان کەن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: أنا وكافر اليتيم في الجنة هكذا.
من و ئەو کەسێک کە هەتی و بەخێو دەکا و خزمەتی دەکات لە بەهەشتا ئاوا بە یەکەوەین. بۆی ئیمامی ئیبن بەطال ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ حەقا لەسەر هەموو کەسێک ئیش بەم حەدیثەی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ڕەفیق و برادەر و هاوڕێی پێغەمبەری خوا بێ لە بەهەشتا صلی الله عليه وسلم. بۆیە هیچ پلەیەک نییە لەوە گەورەتر بێ کە تۆ لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئاوا بە یەکەوە بوون، وەکو ئەم دوو پەنجەیە، پەنجەی شایەتمان و پەنجەی ناوەڕاست. کەواتە ئاگاداری فەقیر و هەژارەکان بن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله وكالقائم لا يفطر وكالصائم لا يفطر. أو كسيك يارمتي هتي وكان أداة لقل فقير هجار كان خزمتي عندكات. أو كسوكو كي وايا وكو كسيك وايا هەموو شەوێک شەو نوێژ بکە و ماندوو نەبێ، هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بێ و ڕۆژی سونەت بگرێ، سوێن بەخوا خزمەتی فەقیر و هەژار بکە، یارمەتیان بدە بە پارە بە خواردن بە هەر شتێک. هەموو شەوەکانی 12 مانگت بە شەو نوێژ بۆ حساب بکرێ، هەموو ڕۆژەکانت بە سونەت بۆ حساب بکرێ و نانیش ئەخۆیت و پاداشتی ڕۆژوان بۆ تۆ هەیە. بۆیە ئاگاتانە فەقیر و هەژارەکان بێ. ئەی خاوەن پارەکان، ئەی خاوەن شەهادەکان، ڕۆژێک دێت دنیاتان لێ تاریک دەبێت. ڕوو دەکەمە دەوڵەمەنە بەڕێزەکان و دکتۆرە بەڕێزەکان، چونکە بۆچی وا دەڵێم واز لە دەسەڵات بێنە. کۆمەڵگا سێ کەس دەتوانێت یارمەتی کۆمەڵگا بدە. یەکەم دەسەڵات ئەو وازی لێ بێنە، دووەم دکتۆرەکان دەوڵەمەنەکان. ئەم سێ تاقمە، ئەم سێ تاقمە دەتوانن میلەت بژێنن و دەتوانن میلەت بخنکێنن. دەوڵەمەند هەیە ئەڵێ 300 دەفتەر زەکاتم هەیە، 300 دەفتەر دەری ناکەم، نەک 300 دەفتەرم پارەم هەیە، 300 دەفتەر زەکات. هەزارە دەوڵەمەندی ئەوەمان هەیە، بە 100 دەفتەر و بە 50 دەفتەر و بە 200 دەفتەر و بە 1000 دەفتەر زەکاتیان هەیە، بەس دەری ناکەن. ئەگەر ئەوانە بیکەن کۆمەڵگا دەڕاتە کۆمەڵگایەکی تر، فەقیر و هەژار نابێنێ. فەقیری ئەڕوا قەر زەکات بۆ جەنابی دکتۆر دەتۆزە ویژدانتە بێ 4 فەحسی ئەوێ 6 بۆ مەنووسە، ویژدانتە بێ، ڕەحمت هەبێ، خاتری بگرە. هەنی بەم شێوە معقول نییە، هەنی لە هەموو لایەکەوە خەڵکە قوڕی گیراوە، خۆ لە لایەکەوە نییە، ئیشە کێشەکەی من لە لایەکەوە نییە. دەوڵەمەنە چی بۆ لای ئەمە ئەکڕوزێتەوە سوێن بەقا حەزەکەی یارمەتی مناڵەکانی بدەیت. عیبە، خوا بە درۆت نەخاتەوە، یا ڕەبی خوایە هەتا ماوی هەروە حاڵت بێ، بەخوا نیمە بۆ نیتە، بەڵێ نادەمێ درۆ مەکە. بەڵێ پێیان دەڵێم بە دکتۆرە بەڕێزەکان، بە دەوڵەمەنە بەڕێزەکان، بە خاوەن ویژدانەکان دەڵێم ئاگاتان لەوانە بێ کە قەرزارن. بەڵام چ قەرزارێک؟ ئەوەی لە پێناو شتێکی حەقا قەرزار بووە، لە پێناو ماڵ و مناڵیا قەرزار بووە، نەک بەخوا فڵان کەس ئیفلاسی هێناوە 100 دەفتەر زەرەری کردووە، ئەمە زەکاتی چۆن پێشێ؟ بۆ لە دەفتەری پێنجەم و دەیەما وازی نەهێنا، بۆ وازی نەهێنا، بۆ گەشتە 100 و 200، بۆ گەشتە 50 دەفتەر، ئەمانە زەکاتیان مەدەنێ. بەڵام کەسێ لە پێناو بژێوی ژیانی مناڵەکانیدا قەرزار بووە، ئەمە زەکاتی پێشێ. یاخود کەسێک لە ئێوە ئاگادار بن خانووتان هەیە کرێچیە و فەقیرە، نەک هەموو کرێچی، هەزارا کرێچیە زەکاتی هەر پێ ناشێ. کرێچێکی فەقیر دەستکورت کە خوای گەورە خانوویەکی پێداوی زەختی لێ مەکە، یارمەتی بدە. لەوانەیە ڕۆژێک بێ خوای گەورە شتەکە قەڵب کاتەوە، قەڵب کاکەوە بیلعەکس بیتەوە، تۆ داماوە هەژار بیت، تۆ خۆت ئەگە کرێچی بی پێت خۆش نییە خاوەن ماڵ ڕێز لێ بگرێ، یارمەتیت بدا، دەی تۆش ویژدانت هەبێ، وتی نیمە زەختی لێ مەکە، دەی خانووەکە چۆڵکە. ئاگادار بن یارمەتیان بدەن. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم؟ دەفەرمێ من ئەنظەرە معسیرا، هەر کەسێک لەسەر کەسێکی فەقیر و هەژار بوەستێ کە پارەی لایەتی، قەرزارە، ئەڵێ کاکە بەخوا نیمە لەسەرم بوەستە، ئەمە یەک. ئەو وەضع له، یاخود پارەی لای کەسێکە ئەڵێ فڵان کەس پارەکە بۆ خۆت، یاخود پارەکە بۆ نمونە ملیۆنێکە، کاکە 200,000 بۆ خۆت، 100,000 بۆ خۆت، نیوەی بۆ خۆت، قەرزێکی لای کەسێکە بەشێکی بۆ شکێنێ یا هەمووی بۆ شکێنێ،
پاداشتێم دوو ئینسانە چییە؟ ئەوەی لەسەر فەقیرێک بوەستێک کە قەرزارێتی، ئەوەشی قەرزی لای کەسێکە و ئەڵێ لە فڵان کەس ئەوە لە قەرزەکەت خۆش بووم، ئەوەندە لە قەرزەکەت خۆش بووم، ئیتر هەموویەتی یا هەندێکێتی. پاداشتەکەی چی ئەو ئینسانە؟ أظله الله في ظل عرشه يوم القيامة. لروجي قيامة أخوي جورد يخات جير سيبري عرشي خويا بخوا روجك ديت زور بيوسبو سيبر دبيت سيون بخوا چونك وس سيبري رزو كرامتي خوي پرودگار بو مروفا كان بويا اگر كابرا كريچيتا فقير نيتي يارمتي بده مانگانا 100,000 خو كم ناكي بس 5,000 بو بشكينا خۆ کەم ناکەی 10,000 بۆ بگەڕێنەوە بەس بۆ بکوزاوە کۆی کەرەوە ئەی بۆ قەبرەکەی خۆت ئەی بۆ سێبەری ژێر عەرشی خوا چیت کردووە یارمەتی فەقیر و ژارەکان بدەن پارەتان لایەنە قەرز ئەوانەی کە قەرزارن بۆ شتێکی معقول لە هەندێک لە قەرزەکانیان خۆش بن یا چاوەڕێیان بکەن بۆی خوای پەروەردگار بتان خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە لە قیامەتە چەند خۆشە مانگانە شتێک بۆ خوا بدەی بۆ فەقیر هەژارەکە کرێکی تۆیە لەبەر خوا شتێکی بۆ بشکێنی و لە قیامەتیش ئینشاءڵڵا لە ژێر سێبەری عەرشی خوادا دەبیت ناخۆشی و ناڕەحەتی ڕۆژی قیامەت نابینی بۆیە لە کۆتاییدا دەڵێم ئاگاتان لە فەقیرەکان و هەژارەکان بێ ئەوانەی کە حاڵتان باشە ئەوانەی کە وەزعتان باشە بە پێی توانای یارمەتیان بدەن بەڵکو خوای گەورە بیکاتە توێشێ بۆ قیامەتان یارمەتیان بدەن چونکە پێویستیان بە ئێوەیە جگە لە سوالکەرەکان ئەو بۆ خۆت ئازادی پارەی ئەدەیتێ بەڵام زەکاتی پێ ناشێ 1000 جاوتی نەخۆشم و دکتۆر ئیزنی داوە سواڵی کرد هاواری کرد زارین سوالکەرە بە ئیزنی خوا زەکاتی پێ ناشێ ئاگادار بن دڵنیا بنەوە چکەوە فەقیرینەوە پیشەیە فەقیرینەوە پیشەیە ئاگادار بن اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كردوا خويا أواني نخوش شفاء بدي خويا ضلي دولة من كان ودكتور كان وخان وجدان كان زيات النرم كيبو يا رمتي خلقي فقير وهجار يا ربي خوايا هي مني وآرامي وڵاتمان بپارێزی خوايا گیان هەر کەسێک بۆ ئیسلام و مسلمانان خەیر و چاکەی دەوێ یا ربی خوايا سەربەرزیکە هەر کەسێکیش بۆ ئیسلام و مسلمانان خراپە و شەڕی دەوێ بە گەورەی خۆت لە ناوی بەرە یا رب العالمین خوايا گیان ئاخرمان بەخێر بگێڕە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکە حاڵی فەقیرەکان نخوشكان باشترك يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.